ڕووداوە کارەسات بارەکەی لوبنان ئەمریکا دەخاتە دڵە ڕاوکێو وەزیری دەرەوە گەشتێکی لە ناکاوی دەست پێ کرد. تەکنیکە نوێیەکانی ئیسرائیل جیهانی تووشی سەرسوڕمان کردووە. ڕووداوی تەقینەوەی ئامێرەکانی بێتە لە لوبنان قۆناغێکی نوێی بەکارهێنانی تەکنەلۆژیای لە شەڕ و ئاڵۆزیەکان هێنایە پێش. بە جۆرێک هێشتا بە وردی نازاندرێت ئەو تەکنەلۆژیای ئیسرائیل بۆ تەقاندنەوەی ئامێرەکانی پەیوەندی تایبەت بە حیزبوڵڵا بەکاری هێناوە چییە؟ ڕووداوەکە بەپەلا ئەمریکای هێنایە سەرخەت. بەرپرسانی ئیدارەی بایدن ڕەتیان کردەوە هیچ ئاگایەکیان لەو هەوڵە هەبوو بێت. ئیدارەی ئەمریکا ترسیەوەی هەیە لەگەڵ نزیکبوونەوەی کۆتایی خولی بایدن ئەگەری فراوانبوونی شەڕەکە زیاتر ببێت. بۆیە بەرەبەیانی ئەمڕۆ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوە بە سەردانێکی لە ناکاو گەیشتە میسر ئامانجیشی ڕێگریە لە هەر فراوانبوونێکی شەڕی سەر غەزە و گرجیەکانی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵا. ئەمریکا ڕەتی دەکاتەوە هیچ ئاگاداری پێشوەختەی لەسەر هێرشەکە هەبوو بێت، بەڵام بەرپرسێکی ئەمریکی بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاندووە چەند خولەکێک پێش ئەوەی ئامێرەکان دەست بکەن بە تەقینەوە لە سەرانسەری لوبناندا وەزیری بەرگری ئیسرائیل دووجار پەیوەندی بە هاوتە ئەمریکیەکەیەوە کردووە و پێیوتووە کە ئیسرائیل بەم زوانە ئۆپراسیۆنێک لە لوبنان ئەنجام دەدات، بەڵام ڕەتی کردەوە هیچ زانیاریەکی تایبەت بدات. بەکارهێنانی ئەو تەکنەلۆژیایە ئاسبەرزە لەلایەن ئیسرائیل کە تا ئێستا بە فەرمیدانی پێدانەناوە نیشانی دەدات ئیسرائیل ئێستا لە ڕوبەڕووبوونەوەی نێارەکانی تەکنەلۆژیای ئاسبەرز بەکاردەهێنێت. ئەمەش مەترسی زیاتری لای نێارەکانی دروست کردووە و نازانن چۆن ڕوبەڕووی ئەو قۆناغە نوێیە ببنەوە.